شاخی بەمۆ یەکێکە لە شاخەکانی باشووری کوردستان و بەشێکە لە زنجیرە چیای زاکرۆس. دەکەوێتە خۆرهەڵاتی گەرمیان و باشووری ڕۆژهەڵاتی شارۆچکەی دەربەندیخان. لە بەشی باشووریەوە شاخی شەرواڵدڕە و لە باکووریەوە شاخی خۆشک دەورەی داوە. لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحەی مەیدانی ئیدارەی گەرمیانە، جیاکەرەوەی کەش و هەوای نێوان گەرمیان و کوێستانە. شاخەکە چەندین دەشت و دۆڵ و گرد و لووتکەی بەرزی تێدایە، یەکێکە لە ناوچە دەوڵەمەندەکان بە هەمە چەشنی زیندەیی. بەرزترین خاڵی بەمۆ ترۆپی ئارژنگانە کە بەرزیەکەی لە ئاستی ڕووی دەریاوە 1848 مەترە. شاخی بەمۆ یەکێکە لە شاخەکانی باشووری کوردستان، لە کۆندا پێی ئەوترێ زنجیرە چیاکانی هەرهەرە. بەرزترین خاڵی ئەم شاخە لووتکەی ئارژنانە کە بەرزەکەی 1848 مەترە لە ئاستی ڕووی دەریاوە و شاخێکی جیاکەرەوەیە لە نێوان کەشوبای کوێستان و گەرمیان، هەمیش لە نێوان زنجیرە چیا پێچ ئاڵۆز و پێسادەکانە. ئەمە شوای کردووە چەندین خاصیت و تایبەتمەندی بەخۆی وەربگرێت کە هەم خاصیت تایبەتمەندی گەرمیانی تابێت، هەم خاصیت و تایبەتمەندی کوێستانیشی تابێت. جارێکی تریش وای کردووە هەمە چەشنەی ڕووەک و ڕووپۆشی سەوزایی هەبێت، هەمیش دەوڵەمەندە بە جۆرا و جۆرەتی لە باڵندە و ئاژەڵی کێوی. شاخەکە بە شێوەیەکی گشتی دەوڵەمەندە بە جۆرەکانی دار، دەوەن و ڕووەک بە شێوەیەکی گشتی. لە ئەوەی تاکو ئێستا ئێمە پێی گەیشتوین 14 جۆر دار و دەوەنمان تیا دەستنیشان کردووە لە سەروی سەدان جۆر گژوگیاشەوە. لە ناودارترین جۆری دارەکان داری بەڕوومان هەیە، قەزوانمان هەیە، تاوگمان هەیە، کێکفمان هەیە، بەڵاڵوکمان هەیە، هەنجیرمان هەیە، پەڵکمان هەیە، بایەفمان هەیە و ئیتر جۆرەکانی تریشی. لە ڕووی ڕۆکیشەوە زۆر دەوڵەمان هەتاوەکەتا پشکنینێکی زانستی بۆ نەکراوە، ینی بتوانی بڵێ ئەمە ژمارەکەیتی، بەڵام وەکو خۆمان تا ئێستا زیاتر لە 100 جۆرمانتیا دەستنیشان کردووە. ئەوانشی کە زۆر بەربڵاون وەکو هازە، بەڕەزایە، گونۆڕە، ئیتر بێڵە هەڕە و چەندین جۆری تریش. زۆر گرنگە ئەو لایەنانەی کە پسپۆڕیان لە بواری ڕۆکناسیە هەیە گرنگی بە هەموو شاخەکان و لە ناوچە شاخی بەمۆ بدەن، چونکە ئێمە لەوانەیە کۆمەڵێکی بناسین، بەڵام ئەوان زانستیان زیاتر لەوە بناسن. ئەمەش وەکو ئاگاداریشین و هاوکاری هەنێ ڕێکخراومان کردووە کە لە پێشتر هاتوونەتە ناوچەکە سەرپێیی کۆمەڵی ڕۆکیان تیا دیاری کردووە کە دەگمەنی جیهانیشن، بەڵام سەرپێیی بووە، شتەکە ئەوە نەبووە وەکو بەرنامە بێ. شاخی بەمۆ دەوڵەمەنە بە چەندی سەرچاوی ئاوی. سەر شاخەکە خۆی سێ سەرچاوی ئاوی هەمیشەیی لێبوو، بەڵام ماوەی چەند ساڵەکە بۆی کەمی ڕێژەی دابارینەوە دوو سەرچاویان بووە بە وەرزی، یەک سەرچاویان بە هەمیشەیی ماواتەوە. دامێنی شاخەکەیش چەندی سەرچاوی ئاوی لێیە، توانین بڵێن 15 بۆ 20 سەرچاوی ئاوی لە دامێنی شاخەکە هەیە کە هەمیشەی. کانی هەمیشەیەکان ئەوەی لەسەر شاخەکە ئێستا ماوەتەوە کانی دەرەزەیە کە چواروەرزە هەرکانیە. لە دامێنی شاخەکەیش وە کانی پەمانە، وەکو هەرشانە، وەکو کانی دەربەندی بێلولە، کانی ڕەش و چەندین سەرچاوی دیکە بە دامێنی شاخەکە هەیە. یەکێکی دیکە لەو سەرچاوە ئاویانە کە لە بنار شاخی بەمۆ هەیە، سەرچاوەکانی سەرتەکی بەمۆیە کە ئەم سەرچاویانەش پێک دێن لە چەند کانیە کە ئەڕژێنە ناویەک. ئەوانیش کانی خانەگا کە گەورەترینیانە، کانی شێخ، کانی زخە، کانی پەمانێ لەگەڵ چەند وردەکانێکی دیکە. ئەم کانیانە ڕژێن هەمویان کۆ بنەوە لەم سەرچاوە ئاویە. ئەم سەرچاوە ئاوێ زستانان ئەگات بە ئاوی ڕووباری سیروان، یانی تێکەڵ بۆ ئاوە بێ، بەڵام لە وەرزی بەهار و هاوینە زیاتر لەلایەن دانیشتوانی گوندەکانی خوار سەرتەکی بەمەوە
بۆ مەسلەی ئاودێری بەکارهێنرێتەوە و ناگا بە ڕووباری سیرۆ. بەڵام ئەوەی جێگەی داخە سەرچاوە ئاویەکان هەم لێرە و هەم لە زۆربەی شوێنەکانی کوردستان لەلایەن ئەو خەڵکانەی کە ڕوو ئەکات لەو ناوچانە پیس ئەکرێ ئەو پاشەڕوانەی کە لە دوای خۆیان بەجێمێنێ هەمووی ئەڕژێتە ئەکەوێتە ناو سەرچاوە ئاویەکان لە ناو سەرچاوی ئەوانەش ئەبێت بە مادەی کیمیایی دوای هەر خۆمان تووشی نەخۆشین و گرفتی تەندروستیەکە. جۆری باڵندە و ئاژەڵە کێویەکان لە شاخی بەمۆدا زۆر و هەمە چەشنە. ئەوەی هەتاوکو ئێستا ئێمە لە ماوەی ئەم ساڵانەدا کە ئیشمان لەسەر کردوون 16 جۆر شیردەرمان لەم شاخەدا تۆمار کردو جگە لە جۆرەکانی مشک و جوج و شەمشەمە کوێرە. هەروەها 73 جۆر باڵندەشمان هەتاوکو ئێستا تۆمار کردووە کە لە ناو ئاژەڵ و باڵندەکانیشە جۆر و دەگمەنی جیهانیان تێدایە. لە جۆری دەگمەنی ئاژەڵە کێویەکان پڵنگی لۆپاردیان بڵێن پڵنگی زاگرۆسی یان پڵنگی کوردستانیمان هەیە کە ئەمە دەگمەنێکی جیهانیە چکە ژمارەیان زۆر کەمی کردو و مەترسی لە ناوچوونیان لەسەرا هەروەها ڕێوی کلەکەژینیان بڵێن شارڕێویمان هەیە. ئەم دوانەمان لە ئەم شاخە تۆمار کردو و هەردووکیشان دەگمەنی جیهانین. هەروەها لە ناو باڵندەکانیشا باڵندەی دەگمەنمان زۆرە بەڵام لە هەمویان جێی سەرنجتر ئەوەیە کە ئەم شاخە 4 جۆر خولتەمانتیا تۆمار کردو تاوکو ئێسا کە لە شاخەکانی تری کوردستانە ئەم 4 جۆرە بوونینە لە زۆربیانە 2 جۆریان 3 جۆریان بوونی. بەمۆ دەوڵەمەندە بە چەندین جۆری سامانی نیشتیمانی سروشتی کە بە هەوڵی شارەزایانی سروشت و ژیانی گیانەوەرانی کێوی توانراوە 16 جۆر ئاژەڵی شیردەر و زیاتر لە 100 جۆر باڵندە و 14 جۆر درەخت و دەوەن و 100 جۆر گژوگیا تۆمار بکەن لەگەڵ جۆرەکانی خشۆک. چەندین جۆری دیکەش هەن کە تا ئێستا تۆمار نەکراون سەبارەت بە ناوەکانیشیان بەم جۆرەی خوارەوە لە لای خەڵکی ناوچەکە ناسراون. جۆری ئاژەڵە کێویەکان وەکو پڵنگی لیۆپارد، پڵنگی زاکرۆس یان فارسی، بەراس، کەمتیار، گورگ، چەقەڵ، ڕێوی، شاڕێوی، پشیلەی کێوی، سمۆرە، بۆنکە، دەڵک، کەروێشک، سوچەڕ، چالەکە، ژیژک، بزنی کێوی کە جگە لە ڕەنگی ئاسایی خۆیان دوو ڕەنگی جیاوازیشیان تێدا تۆمار کراوە، ئەوانیش کەڵی ڕەش و بزنی سپی. جۆری خشۆکەکانیش وەک تەخەڵەکی قاوەیی، بۆرەمار، زەردەمار، ڕەشمار، کەوەمار، سوورەمار، تیرەمار، مارەکوێرە، نەرمەمار، ئەڵقەمار، 3 جۆر قمقمۆکە، مارمەزووکە، 3 جۆر کوڵەوەی باب، شەوگەرد، 3 جۆر دڵقەورە یان مارمێلکە، کیسەڵی دەیمی، کیسەڵی ئاوی. جۆری درەختەکان وەکو بەڕوو، قەزوان، نەرمەوەن، گۆیش، هەنجیر، تاوک، کێفک، پەڵک، گەز. جۆری دەوەنەکان وەک ئارژنگ، زریسک، بڵاڵووک، ژاڵە، بایەف یان چەقالە، بەڵک، ئەزبێلە. جۆری گژوگیاکان وەک قەلاس، سێپەڕە، چاوە چۆلەکە، پۆڵەکە، پۆڵەکە مارانە، چاوبازە، چاوبازە نێرە، چاوە بۆرە، حاجیلە، شیرشیرە، هەرێز، گوڵاڵە، گوڵە چەرمەڵە یان گوڵە بەیبوون، گوڵە زەردە، گوڵە شینە، گوڵە سوورە، گوڵە مۆرە، گوڵە چنوور، گوڵە شەوانە یان مێلاقە، گوڵە هێرۆی سپی، گوڵە هێرۆی مۆر، نێرگس، وەنەوشە یان بەنەوشە، ڕێحانە کێویلە، لاولاوە کێویلە، مێوە درۆزنە، جەواشیر، گنۆڕ، سوورۆنە یان سوورە بنە، گەبڵە، چای سەلەم، بهێڵە هەڕ،
هازە ڕەشە، هازە پەلکنە، لووشە، بەڕەزا، قەیتەران، کنیواڵ، سیرمۆکە، گیاکەتیرە، تاڵک، شەنگ، هاڵەکۆک، پشۆک، شەواڵە کۆڵە، هەڵس، کنگر، دووگونە، پەڕەنیشک، درکە بۆرە، زەردە سیری، گیاکەوە، کەرتەشی، پەیکوڵ، مارەگیرە، توێڵ تەقێنە، گەزنە، پوڵنگە، کوزەڵە، ماکوس، تۆڵەکە، چاوبازە، خەرتەلە، مرۆر، سیاژاو، لەواو، زەل، زەلەگسک، بزنە ڕیشە، سمڵکە، جۆ کێویلە، گەنمە کێویلە، نۆکە کێویلە، ڕێویلە، گوژاڵکە، چەقچەقە، برێنداز، بزنکوژ، لۆ، کەماولۆ، بالۆک بڕا، بێشکەش ڕێ، دلیق، بابردەڵا، پێپشیلە، پێسڵی، پیژۆک، پێنجقامکی بەهاری، گیاگوارە، جۆورچە، تریشکە، ترشۆکە، ڕووسکە، قەزوانە چەورە، زەعفەرانە کێویلە، زەعفەرانە بەوردی، زەعفەرانە زەردە، سۆفی لەسەرە، مرە کوژە. کانیەکانی سەر شاخ وەک کانی سوورکێ، بەهارەکانی، کانی دەرەزێ. کانیەکانی بناری شاخەکە وەک بنگوێز، کانی کەڵ، کانی چنارەکە، هێجەڵە، هەڵقانە، هەرشانە، کانی پەمانێ، کانی زخە، هەڵەمامشان، هانە میرزا، دەرەوەچ یان دەرەگەچ، هەوارە خۆیی، کانی درێژ، چەمی سراو، دۆڵە نەیجانە، چاڵە پەڵکانە، کانی دڕکێ، کانی زەل، بێلەنگێ، کانی شێخ جوبرەئیل، کانی ڕەش، کانی چنارەکە، کانی کونی خوتە. من لەگەڵ نەبەزی برام دوو گەنجین دەرچووی زانکۆین دانیشتووی بناری بەمۆ خۆبەخشانە هەڵەچین بە کۆمەڵێک کار و بەردەوام لە پەیوەندیان لەگەڵ شاخەکە هەفتانە ڕۆژانە چاودێری و هاتوچۆمان هەیە بۆ سەر شاخەکە بۆ لێکۆڵنەوە لەسەر ژیانی کێویەکان و کێشە و گرفتەکان. ئێمە وەکوتمان دوو براین خۆبەخشانە هەڵساوین بە کۆمەڵێک کار و پرۆژە بۆ ئەم شاخی بەمەوە. بەداخەو لە هەنێ شوێن ئێمە جاری وایەکو وێنەگر پیشانە درێن. ئێمە ڕاستە کاری وێنەگرتنی شەکەین، بەڵام لە تەک ئەوەشا بە هاوکاری کۆمەڵێک هاوڕێ و برادەر دانیشتووی شوێنەکە کۆمەڵێک پرۆژەمان هەیە. ئێمە ساڵانە بۆ نمونە پرۆژەی پاکردنەوەی کانیەکانمان هەیە، پرۆژەی ڕاکێشانی ئاومان هەیە بۆ ئاژەڵ و باڵندە کێویەکان، پرۆژەی هەڵقاچینی دارمان هەیە، پرۆژەی ناشتنی بەڕوومان هەیە، لە هەمووشی گرنگتر پرۆژەی وشیارکردنەوەی تاک و خەڵکمان هەیە لە ناوچەکە و لە کورسان شابەگشتی. بەدەم داواکاریەکانمانەوە خەڵکی ئاسایی بەدەمانەوەیەت، بەڵام وەکو ڕێکخرا و لایەنی حکومەت و پەیوەندیدار ئەوانە سستن، ینی بەو شێوەنی. لە بناری شاخەکەدا هەردوو دەربەندی سەرتەک و بێلوولە هەن کە دوو ناوچەی گەشتیارین و بەهۆی گونجاوی کەش و هەوا و دڵگیری سروشتەکەیەوە ساڵانە گەشتیارێکی زۆر ڕووی لێ دەکەن، بە تایبەت لە وەرزی هاوین. چیرکەی وشک ئەوە لێکەرەوە چاکە بێنە. ئێمە ئێستا لە دەربەندی سەرتەکی بەمۆین
لە وەرزی گەشتکردندا لە زیاتر لە بەهار و هاوینە خەڵکێکی زۆر ڕوو لەم دوو ناوچەیەکەم بۆ مەسەلەی گەشت بەڵام ئەوەی جێگای دڵتەنگیە ئەم خەڵکەی کە ڕوو لەم ناوچەیەکە نابەرپرسانە مامەڵەیەکەن ئەبنە هۆی پیسکردنی ژینگەکەی ئەو لە ڕێگای و پاشەڕوانەی کە فڕێدەن و فرێدانی هەنێ پاشەڕۆ بە ناو ئاوەکان و هەنێک کات ئەچنە ئەو ناوچانەی کە دوورە دەسن ڕەنگە ئاگر بکەنەوە و ببنە هۆی ئاگرکەوتنەوە کە شاخەکانیش بسووتێنێ. کێشە و گرفتەکان لە شاخی بەمۆدا زۆر و هەمە جۆرە. یەکەم وەکو ڕاکێشانی جادە بۆ سەر شاخەکە، دوو لەوەڕاندنی بێسنوور، سێ ڕاوکردنی هەڕەمەکی، چوار کەوتنەوەی ئاگر لە وەرزی هاویندا. یەکێک لەو کێشانەی کە باسمان کرد ڕاوکردن بوو. ڕاوکردن بە شێوەیەکی هەڕەمەکی زۆر گرفتە، چونکە سنوورێکیان نییە بۆ کوشتن وە کات و وەرز و ڕەگەزیش ناخوێنەوە لە کوشتنی ئاژەڵ و باڵندەکانە. بۆیە ئەمەش هەنگاو بە هەنگاو بەپی ئەو چەند ساڵی کێمە ئیشمان لەسەر ژیانی کێویەکان کردووە بە ئاشکرا هەست بە کەمبوونەوەی ژمارە و ڕێژەی باڵندە و ئاژەڵەکانی شەکەین لە شاخەکەدا. لە ناو ئەو ئاژەڵ و باڵندانەشە کە ڕاو کراون ڕاوی ئاژەڵی دەگمەنیش کراوە. بۆ نمونە ئێمە پڵنگمان هەیە کە ئاژەڵێکی دەگمەنی جیهانیە لە ساڵی 2002ەوە هەتاوەکو ئەمڕۆ ئەوەنەی کە من ئاگادارم 4 پڵنگ لەم شاخەدا ڕاوکراوە. هەروەها ڕاوکردنی کەمتیاریش کە ئەوش بەڕاستی بۆ بە دیاردە و ژمارە و ڕێژیان زۆر کەمی کردوێتەوە بەراورد بە ساڵانی ڕاو. بۆ ڕێگیریکردن لە دیاردەی ڕاوکردن کۆمەڵێک گەنجی دیەکەمان خۆبەخشانە هەڵساوین بەوەی کە هەم خەڵک و شیارەکەینەوە هەمیش بە کردارەکی ڕێگرە بین و تا ئەوەی کە توانیمانە ڕۆڵشمان بینیم. یەکێکی تر لە کێشەکان بردن و لێدانی جادەیە بۆ سەر شاخەکان و نمونە شاخی بەم. چونکە هیچ کەسێک بە پیادەڕەوی ناتوانێت هەموو ڕۆژێک بگاتە سەر ئەم شاخە. بەڵام کاتێک کە تۆ جادە بیتە سەر شاخەکان ئالەتەکانی گواستنەوەی مرۆڤ هەن ئیتر سارە بێ ماتۆڕ بێ هەشتێکی تر بە ئاسانی ئەتوانی لە ڕۆژێکان نەک جارێک 2 جار و 3 جارێک بێتە سەر شاخەکە و بڕیتەوە خوارەوە حەز بە هیلاکیش نەکەی و ئەمە قەرەباڵخێکی زیاتریشی لەسەر شاخەکان دروست کردو و ئەم قەرەباڵخێش جارێکی تر هێندەی ڕاوکردنەکە مەترسی لەسەر ڕەو پێکردنی باڵندە و ئاژەڵەکان دروست کرد چونکە کە تۆ قەرەباڵخی دروستەکەیت ژیان و ژینگەی ئەوان ئەشێت و مەترسی لە سەریان دروستە بێت و ناوچەکە بەجێڵن بە ناچاری. بۆیە پێویستە بە تایبەتی ئەم شاخە ئاژەڵی دەگمەنی جیهانی تایوتمان بکرێتە ناوچەیەکی پارێزراوی سروشتی یەکێکی تر لەو گرفتانەی کە باسمان کرد ڕوبەڕووی سروشت و ژینگەی شاخی بەمە بووتەوە دانان و لێدانی کانە بەردووگەچەکانە لە شاخەکەدا. لە ڕابردۆ هەتاوەکوم ڕۆچوارکان لەم ناوچایشی کردووە ئەم کانانە بوونەتە هۆی داڕوخانی بەشێکی زۆر لە پێکاتەی بەردینی شاخەکان ئەمەش کردداری ڕاماڵین و کەشکاریان لە ناوچەکەدا ئاسان کردووە سەر ڕای ئەوەی بوونەتە هۆکاری لە ناوبردننی هەزاران دار و درەختی سروشتی لە ناوچەکەدا و جارێکی تر گرفتێکی تر تەنها ئێمە وانە زانیکانە بەردەکان تەنها ڕووپۆشی سەوزایی لە ناوەبن نەخێر ئەو دەنگە دەنگ و ژاوەژاوەشی کە دەقاق و ئامێرەکانی گواستنەوە و شکانی بەردەکان دروستی ئەەکەن ئەبێتە ڕەوپێکردن و ڕاونانی ئەو ئاژەڵ و زیندەوەر و باڵندانی لە ناوچەکەدا هەن هەر 100 مەترێک لە تەنیشتی خۆمانەوە کانێکی بەرد لێدرا لە پشتی سەرچاوەیەکی ئاوی ناوچەکەەوە کە هەر ئەتوانین بڵێن لە ناو سەرچاوی ئاوەکەشە لێدرا بۆ هۆی ونکردنی بەشێکی زۆری ئاوەکە ئەمە جارێکی تر ژیانی ئەو ئاژەڵ و باڵندانەی کە هەزاران ساڵە لەسەر و ئاوەیە کەوتە مەترسیەوە بۆ هۆی لە ناوبردنیان و ڕۆپێکردیان لە شوێنەکەدا.
کانەبەرد لە ڕابردووە ئیشی کردووە چەند کانێک لەم ناوچا بەڵام لەم 1-2 ساڵی پێشودا کانێک کاتە شاخەکە و دەستی کرد بە شکاندنی بەرد و لێدانی کان بە شێوەیەکی بەرفراوان ئەو بوو لەلایەن کۆمەڵی گەنجی خۆڕسکی گوندەکەمانەوە دەنگێکی ناڕازی دروست بوو بە پشتیوانی هەمومان و دروستکردنی فشار وردەتوانیمان ئیش بەکانەکە بۆ سێنین و لە ئەنجامە هەر کۆتایی بە ئیشەکانیشی بهێنی بەداخەوەیت ئەو کانانەی کە لە ڕابردووە ئیشیان کردەوە ئەوشی کە لەم دوایە ئیشی کرد بوونە وەکووتمان بوونە هۆکاری تێکدانی بەشێکی زۆر لە سروشتی ناوچەکە و ئەم تێکدانش ئەوە گومانی تێدانە بە ئاسانی جارێکی تر شوێنگرەوەیەکی نابێت و لەوانەشە هەتای ئەم ناشرینی و تێکدانە دیمەنەکەی هەر بمێنێتەوە نەوە بۆ نەوە هەستی پێ بکرێت. زیگزاگی تێکەوێ ڕۆژێکی خۆش ئەمڕۆ و پەڵەپەڵە هەور و بە ڕەشەبای نییە. گەورەترین گرفت کە ڕوبەڕووی دارەکە بێتەوە ئەویش گرفتی بنێشتکردنە لێ کە لە وەرزی هاوینا بنێشت لەم دارە ئەکرێت دارەکە هەڵ ئەکۆڵێت بە قوڕ قۆزاقی بۆ دروست ئەکرێت بۆ ماوەی هەفتەیەک بۆ 10 ڕۆژ یا بۆ 15 ڕۆژ هەنێکات قۆزاقەکەدا ئەنرێت لەو شوێنەی کە دارەکە و کەل کردووە و هەڵوکۆڵیوە ئاو لە دارەکەیەتە دەرەوە وەک چۆن هاوشێوی مرۆڤێکە بەشێک لە جەستەی کون بکەیت و خوێنی لێ بگری دارەکەیش بەو شێوازە ئەوی دارەکە ئەچنرێت کە هەنێک کات بە شێوەیەکی زۆر بەرفراوان لەسەر ئەو دارێکرێت کە توانای ئەو هەموو هەڵکۆڵینەی نییە کە ئاوی لێ بێتە دەرەوە یەکێک لە گرفتەکانیشی ئەوەیە کە لە گەرمترین وەرزی هاوی ناکرێت ینی لە هاوین لە چی کاتێکە زۆرترین ڕێژەی گەرمی هەبێت لەو کاتە ئەو دارەیەکرێت بۆی زۆرترین ئاو دەربدات کە ئەگەر هەر سەیری دارەکانیش بکەی هەستەکەی کە دارەکان هیلاکن ئەو توانایان نییە کە پێشتر هەموو ساڵێک ئەکرا خۆشببختانێمە هەوڵماندا توانیمان بیکەین بە 2 ساڵ جارێک کە هێشتا 2 ساڵ جارەکەی زۆرە بۆی بەڵام هەر باشترە لەوەی کە هەموو ساڵێک ئاوی ئەو دارە بچێت زۆربەی کات ئەم بنێشتکردنە بێتە هۆی وشکردنی دارەکە چونکە تۆ ئاوی دارەکە و چنی هێزی لێ ئەبڕە خۆی وردە وشکە بێت و جگە لەوەش ساڵانە هەندێک کات بەهۆی ئەوەی کە بنێشتکەرەکان پوش و پاوان لەسەر شاخەکە هەیە ڕێگری لە هەسوکەوتیانەکات ئاگر بە شاخەکەەوە ئەنێن بۆەوەی پوش و پاوان و درک نەمێنێت بە ئاسانی هاتوچۆ بکەن ئەمەش ئەبێتە گرفتێکی دیکەەوە کە چەندین داری در بۆی ئەو ئاگرەوە ئەسووتێت یا هەنێکات دارەکە خۆی داری قەزوان خۆی ئەو ئەوەی تایەتی پێکاتێکی تایە کە وەک داری سنەوبەر یا هەنەداری تر یارمەتی سووتان زیاتر دەدات ئەوش ڕوبەڕووی زیاتری سووتانە. سەرڕای بەردەوامی ڕاوکردن و لە ناوبردننی درەخت و گژ و گیا و کۆرکردنەوەی بەشێک لە کانیاوەکان هەوڵی دڵسۆزانەی بەشێک لە خەڵکی بنارەکە بۆ پاراستنی سروشتی ناوچەکە بەردەوامی هەیە. ئەمەش لە ڕێگەی بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی و دانانی تابلۆی ئاگادارکردنەوە و دروستکردنی چاڵاوی ئاوی پۆند لە بنارەکە و لە چەندین شوێنی جیاجیای شاخەکەش بە سۆندە و ماتۆڕ ئاویان بۆ قەتپاڵ و شوێنە بەرزەکان بردووە لە پێناو پاراستنی ژیانی گیانەوەرە کێوەکان بە تایبەت لە وەرزی هاوین. هەروەها دانانی بازگەی پۆلیس و کامێرای چاودێری بۆ ڕێگریکردن لە دیاردەی ڕاوکردن و بڕینەوەی درەخت و بنێشتکردن. مەسایلی ناوچەکە و شاکردنەوەی خەڵک ئێمە هەوڵمانداوە بە پێی تواناوەکو لەم ناوچەین هەوڵمانداوە تا ڕادەیەکی باش خەڵک وشار بکەینەوە کە ژینگەچی گرنگێکیە بۆ ژیانی ئینسان و شوێنێککردایەژی و پاراستنی ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی باشترکردنی ژینگە وەکو دارستانەکان وەکو ئەو ئاژەڵ و گیانەبەرانەی کە سروشتێکی جوان خوای گەورە پێبەخشیوین هەڵماوە شاکرێتەوە تا ڕادەیەکیش بە شێوازێکی
یاسایی هەوڵمانداوە ڕێگری لەو کەسانەکەین کە گوێ نادەن بە هوشاکردنەوەکان لە ڕێگەی دانانی بازگەی تایبەت بۆ ئەو شوێنانەی کە گومان ئەکرێت کە ڕاوی ئەو باڵندە کێویانی لێ بکرێت یا ئەو گیانە بەرانە کێوانی لێ بکرێت و هەروەها ئەو دارستانانەی کە ئەنوێ بشێوێنرێەوە ببڕێنەوە ژینگەی ناوچەکە تێکدەن. دیارە ئێمە هەڵماندا لە ئەم ساڵا بە هاوکاری چەند خێرخوازیەک خەڵکی سنوورەکە بە تایبەتی هاوکارمان بوون چەند سەرچاوێکی ئەو دابینکەین بۆ ئاژەڵە کێویانی ئەو باڵندانەی کە لە شاخەکاندا هیچ ئاوێکیان دەست نەئەکەوت بە ناچاری هاتن و شوێنانەی کە ئاوی لێ بۆی ئەوانیش خەڵکی ڕاوچی بێویژدار نەهاتن لەوێ کەمینیان بۆ دانان و دیانە کوشتن ئەبۆ هۆی قڕکردنی هەندێ جۆری باڵندە و ئاژەڵی کێوی دەگمەنیش. ئەو شوێنانش دەترێت چاودێری کامێرای چاودێری دامان نابوون. پێم وایە کەمترین ڕاو لە ڕەنگە بکرێت لەم سنووردا و ئەوانە شەکری ڕەنگەین پێ نازانی و هیچ بەرپرسیەک و هیچ کەسایەتێکمان لەم سنوورە نەبواردووە و ئاگاداریشمان کردەوە کە نابێ بەڕاستی ڕاو بکرێت ئەگەر هیوایەتێکشتان هەیە بە حەقەتەوە ئەتوانن بە شێوازێکی یاسایی مۆڵەتی بۆگرن لە وەزارەتی ناوخۆ. بەڵام ئێستا ڕاوکوتم کەم بۆتەوە ساڵانی ڕابردوو زۆر دۆ و ئێستا باشە خەڵکەکە هاوکارماندا هیچ بەرپرسیەک ئێمە ناڵ لەم سنوورە ڕاوکە و هەر کەتێکە ڕاوی کردوێت دامانەتە دادگا و لە ماوەی ڕابردووە چەندین کەسایەتیش دراوەتە دادگا و دیارە ساڵی پاروش کە ساڵێکی زۆر سەخت بوو و ئاژەڵە کێویەکانیش باڵندەکانیش ئاوێن دەست نەکەوت بە تایبەتی و شوێنانەی کە پێشتر ئاوی لێ بووە. ئێمە هەوڵماندا بۆی لە دەستی ڕاوچی بیان پارێدین لە چۆن شوێنێکی دیاریکراو کە نزیکی بازگاکان و زاڵگەکان کە چاوی کارمەندەکانە لێوە دیارەوە کامێرەی چاودێریوان بۆ دانا ئاومان ڕاکێشا لە چەمەکانەوە بە دووری چەند سەد مەترێک بۆ سەر شاخ بۆ ئەوەی بێن ئاژەڵە کێویەکان نەترسن و ئاوێن دەستکەی لە ناوچوون مای دڵخۆشکەریە کە خەڵک خۆی ئەو ئاژەڵ و گیانلەبەرەی کێویانەوە ئەو دارستانە ئاپارێتێت. بێگومان ئێمە هەمانگێکی باشمانەوە هاوکارێکی برایانی پۆلیسی دارستانین بۆ ئەوەی بتوانین ئەو شوێنە بیکەنە مەحمەیەکی سروشتی پارێزگارێکی سروشتی ناوچەکە و ئێستاش خۆشبەختانە چەندین گیانلەبەر و با ئاژەڵی کێوی دەگمەن ناوچەکە زیادیان کردووە و لە داهاتووشە حکومەتیش ئەگەر بە پێی ئەو توانایی هەیە ئەتوانێت ئەو ناوچار بکاتە ناوچەیەکی پارێزگاری سروشتی یان ئەتوانم بڵێن پارکێکی نیشتیمانی وردە وردەوای لێ دێ خەڵک ئەبێتە هۆی ئەوەی کە پێویستێکی حتمی کە هەموو خەڵکی ناوچەکە پارێزێەوە دار و دچووکەوە ژینگە پێویستە بۆم ژیانی مرۆڤ و لەخوای گەورە بەزیابێت کە ناوچەکەمە ناوچەیەکی ژینگەیەکی لەباری هەیە و سروشتێکی جوانی هەیە کە چواروەردەی هەیە سەوزە لە کۆتاییدا ئەگەر دارستانەکان نامێنێەوە ئەو گیان لە بەرانش نمێنێ بێگومان ژیانیش ناخۆشە بێەوە بەعنی ئەو ئاژەڵانەی کە چەند ساڵێکی داهاتوو نامێنێن لە ناوچوون ناپارێزین بۆیان پەشیمان نەبینەوە. لە ڕاستیە پێویستە هاوڵاتیانی بنارەکە بەگشتی لە گرنگی ژیان و ژینگە و ڕۆکی سروشتی ئەم شاخە تێبگەن بە مڵکی خۆیان و نیشتیمانی بزانن نەک ئەوەی کە ببنە بارگرانێک لەسەری ئەوانش ینی ببنە بەشێک لە چاودێریکردنی گرنگیەکانی ئەم شاخە و پێویستیشە لە ڕێکخرا و دەستە ژینگەیەکان و حکومەت و لایانی پەروێندیدار گرنگێکی زیاتر بدا بە ئەم شاخە وردە وردە وای لێ بکرێت بە ناوچەیەکی پارێزراوی نیشتیمانی هەم باڵندە و ئاژەڵی کێوی هەم ڕۆک و دار و درەختیش و ناوچەکەش ناوچەیەکی گونجاوە زۆر هەڵی ئەگرێت چونکە لە شاخی بۆمەوە توانین درێژ بینەوە هەتاوەکو شاخی زمناکۆ لەوێشەوە بە شێوەیەکی سێکوچکەی بچینەوە بۆ ناوچەی شەمێران و تاوگۆزی ینی ڕووبەرەکەی و ژمارە و ڕێژەی ئەو ڕۆک و باڵندە و ئاژەڵانش کە لە سنوور و ناوچەکەدا هەن هەڵی ئەگرێت وەکو ناوچەیەکی پارێزراوی نیشتیمانی دیاری بکرێت. وەکو نەبەز ئاماژەی پێکرد ناوچەکە گرنگێکی خۆی هەیە پێویستە بە زووترین کات دەستەی ژینگە هەڵسێ بەکردنی بە ناوچێکی پارێزراو لەبەر ئەوەی ئەیبینین ڕۆژانە و ساڵانە گیاندارەکان ڕۆکەکان دارەکان لە ناو ئەچن بە بەرچاومانەوە و
هیچ ئیشێکشی بۆ ناکەین. دەوڵەمەندی بەمۆ بە هەمە چەشنی لە جۆراوجۆری درەخت و ڕۆک و گژوگیای سروشتی و فرەجۆری گیانەوەری کێوی و بڕ و جۆرەکانی دابارین و بوونی چەندین کانی و چەم و کارێز وەبوونی هەڕەشەی بەردەوام و مەترسی لە ناوچوون لەسەر سروشتەکەی وا دەخوازێت ناوچەکە بکرێت بە ناوچەیەکی پارێزراوی سروشتی بۆ ئەوەی لە دەستی کەسانی نابەرپرس و دژە سروشت پارێزراو بێت و لە شوێنی ژیانی گیانەوەرانەوە نەبێت بە شوێنێکی چۆڵ و لە دارستانەوە نەبێت بە بیابان.